گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز ئارام بابان ئەندامی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی کە لە نێو سۆدە لەگەڵمانە. کاکارم زۆر بەخێربی. زۆر سپاس دەکەم. ئەم پێشاتە چۆنە بینیت بە حکمەوەی کە زۆر سەرۆکاری ئاگات لە کاری بازرگانان و خۆش بازرگانیت و لە نێو ژووری بازرگانیت، ئەم هەنگاوی عێراق چۆن دەبینیت؟ لە ڕاستیە ئەم هەنگاوە ئەنجامی تەعاملکردنی ئیبراهیم خەلیل لەگەڵ بڕیارەکانی حکوومەتی ئیتیحادی ئەوان کە ڕێککەوتنێکمان کرد چەند ساڵێک لەمەوە پێش ئەوان لێخۆشببوونی گومرجیان هەیە، ئەوان یاسای حیمایی کارگەکانیان هەیە، چەند پرۆژەیشان هەیە کە لێخۆشببوونی گومرجی بۆکەن وا ڕێکەوتین کە لێخۆشببوونی گومرجی ئیبراهیم خەلیل ئەتراف بە حکوومەتی اتحادی بکات بەرامبەرەوە حکوومەتی اتحادیش لێخۆشببوون بۆ کارگەکانی کوردستان لە تڕێبیل و لە ئەم قەسەر بکات. ئەوە بوو کە هەردوو لا کاریان پێکرد بۆ فترەیەک، دوایەوە حکوومەتی هەرێمی کوردستان کاری پێ نەکرد، ئەوانش ئێمە ئاگادار کردەوە تیانە تا سەری ساڵ ئەگەر ئیشی پێ نەکرێت ئێمەش ئەتراف بە لێخۆشببوونی گومرگەکانی ئێوە ناکەین. ئەوە بوو ئەترافیان پێ نەکرد و کاریان پێ نەکرد. ئەوانیش وەکو پەیامێک وەکو نامەیەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگایشیان کردۆم ڕێگایە چەند ساڵەمەوە پێشەر هەبووە، بەس بەهۆی نەئارامی وڵاتی سووریاوە داخرابوو، چەند سیارێکیان داخل کردووە و پێم وایە بەردەوامی ژەبن لەسەری، چونکە زۆر کاڵا هەیە کە گومرگێکی زۆری هەیە. حکوومەتی عێراقی سەپۆرتی کارگەکانەکات بە با بڵێن مەسرەفی سەناعی پارەی یاونەتێ، ئەگەر دەعم نەکرێن ناتوانن پارەکان بجێڕنەوە. بۆیە لەبەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبوو بەو ڕێکەوتنەوە ئەمان ئەم ڕێگایان گرتوۆتە بەر و پێم وایە بەردەوامی ژەبێت. باشە، لە ئەگەری بەردەوام بوونی کە پێ دوایە بەردەوام دەبێت چ زەرەرێ لە هەرێمی کوردستانەدا؟ ئێمە ئیبراهیم خەلیل تا کە ڕێگە بوو بە خۆشحاڵیەوە و کاتە کە داهاتێکی باشی هەبوو، یەکەم دەواازە بوو بۆ هەموو عێراق لە تورکیاوە، کاڵای ڕووسی، کاڵای جۆرجی، ئەمانە هەمووی لێەوە داخڵە بوو. بەس با بڵێم بێمنەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی پابندبوون بەو ڕێکارانی کە حکوومەتی عێراقی گرتوێتێ بەر، وەکو گۆڕینەوەی نرخی دۆلار، وەکو ڕۆژانە هەتا ئێستاش برایم خەلیل بە دۆلار پارەوەرەگرێت، گومرگ وەرەگرێت، بە سیاری ئیمڕۆژ ئیشکێنێتەوە. ئەمەش حکوومەتی اتحادی وا لە کرد بە دوای ڕێگایکی ترا بگەڕێ کە ئاسانتر بێ و تێچووی کەمتر بێ بە بازرگانەکان. تۆزێک بێ ئومێدانە باسیەوەکەی کە پێ دوانیە بەم نزیکانە چارەسەرێک بینی بۆ ئەو ئەبواە چارەسەر ئەمە هەموو شتێ لە دنیای بازرگانیە کە من ئەم بازرگانیم ئمڕۆ احتیکار کردووە بە یاسا و ڕێسای خۆم ئەڕۆم، حکوومەتی عێراقیم ئیجبار کردووە ئەبێ بیر لەوە بکرایەتەوە پێش ئەوە حکوومەتی عێراقی ڕێگایشترە دۆزێتەوە، ئەو کاتە ئەبێم ئێمە پێیان بڵین فەرمونون وەرن لە ڕێگاکەی ئێمەوە هاتوچۆ بکەن. ینی هەرێمی کوردستان لەمە دو ڕەنگە بکوێتە ڕکابەری ئەوەی ئەسڵەن بچێتە ژێرباری هەندێک داواکاری چکە بەدیل هەیە لە کارە بازرگانەکان. باشە بۆ کە لە سنووری ئێرانەوە کە بەدیلی حاجۆمەران باشماخە بۆ لەوێ ئاسانکاری ئەکەن بەدەر لە ڕێنمایەکانیش بۆ هێنانی بازرگانی زیاتر بۆ ڕێگایە، بۆ لە برایم خەلیل ئاسانکارێکی ناڵێم ئاسانکارێکی وا کە یاسایی نەبێ، بەس ئەتوانرا کار بکرێت لەسەرە و بەرامبەر ئەو لێخۆشببوونانە ئەوانش لێخۆشببوونیان بۆ بازرگانەکانی ئێمە کرد. هەم بازرگانی ئەوان زۆر شتی وەهمی هەبوو، زۆر شتی مبالغە هەبوو، بەس ئەوە نەئەکرا کە بە قەتعی قەتع بکرێ بۆی ئەوانش لە ئێمەیان قەتع کرد، بە لە نەتیجە ئێمە هەموو کۆنتێنەرێک کە بێت 1800 دلار ئەین ئەو کاتە هیچمان نایە. زۆر باشە. ئێمە لێرە ئێستا دەستمان خستۆتە سەر کێشەکە، ئەوە باست لە سەرەتای کێشەکە و کێشەکە کردو. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێستا گۆمان لێ بگرن لایەنی پەیوەندیدار
بیر لە چارەسەرێ بکەنەوە تۆ چیان پێڵ چارەسەر چییە بۆ کێشەکان ئەوەیە هەتا نەچ خۆی ڕوئیا بۆ حکوومەت بۆ کۆمپانیایەک بۆ کەسێک بۆ تاکێک ڕوئیا بۆ 10 ساڵی داهاتوو تۆ بۆ نمونە دوو مناڵەیە 10 ساڵی داهاتوو تەمەنیانە بێ بە 10 ساڵ ئەبێ جێگایەکیانە بێ ژوورێکی تایبەتیان هەیە هەبێ ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کێشەیەمان هەیە یعنی ڕۆیا ئێمە کارگەکانمان لە سا 15 ساڵ هاوارەکەین داخرا حکوومەت هیچ پێشنیارێک و جوڵەیەک و هیچ ڕێکارێکی نەگرتە بەر سەی 20 تر داخراوتمان سەی 70 داخراوە حکوومەتە گوێ پێنەیە سەی 80 داخراوە هەرگوێ پێنەیە نظامی ئەسیکۆدا 3 ساڵ لەمەوە پێش ئێمە قسەمان لەسەر کرد لە هەر لە بەرنامەی ئێوە ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بگونجانایە لەگەڵیان چونکە ئەگەر خۆت نەگونجێنی دۆلاری 132 لای حکوومەتی ئەتیحادیە بازرگانەکان ناتوان ئیجباریان بکە بڵێ وەرە بە گران بێنن بە گرانیش داخڵیکەن لەبەر خاتری ئێمە بازرگانێک بە $100 زۆرە بۆ ئەو هەمویان چوون بۆ شارەکانی خوارەوە مەخزەنیان برد بۆ ئەوێ بازرگانەکانیان برد بۆ ئەوێ حەجمی بازرگانی کە ئێمە ئەساس بووین لە عێراقا ئێستا حەجمی بازرگانیەکانمان بچووک بۆتەوە تەنانەت کاکارام سەبارەت بە حەجمی بازرگانی زۆر جا باز زاخۆ کراوەکو چۆن بڵێ سەبەتەی بازرگانی هەموو عێراق بەسێسە باز لەوەکە کە زانخۆش زۆر پێگەکەی بچوو کراوەتەوە ئەو پێگەی پێشووی لە دەستداوە بە دڵنیاییەوە کە ڕێگایەک چەند ڕێگایەکی تر هەبێت تۆ کاڵایەک ئەگەر بۆ نمونە چێشخانەیەک لەم شوێنەیە بێ هەر ئەو بێ ئەتوانێت احتیکاری بکە ئەتوانێت قازانجێکی زۆر بکە بە نایاسایی بەزەگە سیان هەبوو ئەو کاتە کەونە منافەسە ئازایەتیەکە لە خۆگونجاندنەکەیە هەتاکو ڕێگەن نەبوو ئەو توانی سوودی لە ئێستا چارەسەرمان پێ بڵێ حکوومەت هەرێمی کوردستان لایانی پەیوەنددار پێویستە چی بگرێتە بەر بۆ ئەوەی عێراق بێتەوە سەرەوە خەتەی کە پشت بە ئیبراهیم خەلیل بەسێ بۆ هاوردەکە ئەو ڕێگای سووریا ئاسانتر نییە لێرە بەستێچووی گومرگ و ئالیەتی گومرگکردنەکەی ئاسانترە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کە من چەند ساڵە داوام کردووە لەگەڵ یەکەم جار باسکردنی سیستەمی ئەسیکۆدا لە بەغدا لە دوای ساڵێکە بڕیاریان نابچێت دەبواری جێبجێکردنەوە ئێمە ئەبێ خۆمان بگوجێنی لەگەڵ سیستەمی ئەسیکۆدایە هەم بۆ بازرگانەکان هەم بۆ بازار هەم بۆ هاوڵاتی هەم بۆ حکوومەت سوودێکی زۆری هەیە باشە حکوومەت هەرێمی کوردستان بۆ تاوەکو ئێستا هەستەکەی ترسێکی هەیە بەرامبەر سیستەمی ئەسیکۆدا ئێمە ئەوە ئەمورێکی مالیە چونکە سیستەمی ئەسیکۆدا من بازرگانێک بم لە بەغدا هەوەی ئیسترادم هەیە لەگەڵ ڕقەمی زەریبی لە کارتەکەی خۆمەوە زەریبەکەی خۆمەدەم هەشیدەم بەکێ بە حکوومەتی عێراقی ئەگەر بازرگانەکانی خۆمان هەمووی لەو ڕێگایەوە کاڵابێنێت کەواتە باجەکەیدا بە حکوومەتی ئیتیحادی واتە باجی گومرکیە چێتەوە بۆ ناوەن ئەچێتەوە بۆ ناوەن حکوومەت هەرێمی کوردستان ناوێت ئەمە ڕووبدا ئەبێ ئالیەتێک بدۆزنەوە کە ئەو ڕقەمانە حساب کرێ لەگەڵ ئەو سەی ئەو داهاتە نانەوتیانە جاریشکە بۆ حکوومەت بگەڕێتەوە حساب بکرێ ئەوە شتێکی هیچ کاتێک دیارە هیچ ئومێدێکەیە کە هەرێمی کوردستان دەست بۆ بەکارهێنانی سیستمی ئەسیکۆدا بەڵێ تا ئێستا ڕێکەوتنێکی تەواو تقریبان لە 190 کراوە بەس ئێمە دیسانەوە ئەڵێم ئەگەر ئامادە باشیمان بکردایە ڕەکێشەمان لەگەڵ ڕقەمی زەریبیەکەیە هەیە ئەوان 14 ڕقەمە کە ئەچنە بەرنامەکەوە بە ڕقەمی زەریبیەکان زەریبە ئێن ئێمە ڕقەمی ئیزبارەکەمان نووسیوە لە بەڕێوەبەرایەتی باج ئەمە سیستەمەکە دیجیتاڵی نییە و نایخوێنێت و ئێمە کاتمان هەبوو تواناشمان هەبوو کە پێش ئەوان یاشان بەشانی ئەوان ئێمە ئەم شتانە بە ئەلکترۆنی بکەین و شەفافترە بوو بەس بەداخەوە نەکرا وەکو نوێنەری کارگەکان باسێک هاوڕێکی بچووکە لە کێشەی کارگەکاندایەوە ئەم کێشانە بەردەوامیان هەیە تاوەکو ساڵ 2026 هەتاوەکو ئێستا کارگە لە هەرێمی کوردستان ئەو کێشە گەورانی هەیە کە باسەکرێن ئەگەر ئاوڕێکیان لێبینەوە چۆن باسییانەکەی باسی دۆخی کارگەکان دۆخی کارگەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپێچێ لە سەرۆکی حکوومەتەوە لە جێگرەکەیەوە لە وەزیرەکانەوە لە بەڕێوەبەرایەتیەکانەوە لە مەسئول بەشەکانەوە لە مۆزەفێکەوە
نەزڕێکی هەیە بەرامبەر خاوەن کارگە نازانم ئێمە قەتلێکمان کردووە یعنی چیمان کردووە کە بە هەموو ئەمانە دژایەت یەکرێ دەمێک باجی لەسەر زیاد کرێت دەمێک باج نابێ با باجی لێسەنن دەمێک کارگەکەی داخستووە کرێی زەویەکەی لەسەرەکەن بە چوارقات ئەگەر هەر سامپڵێکی وڵاتێکی تر وەربگرین ئەو کاری کە ئێمە ئەیکەین هاوکاری حکوومەتە ئێمە حکوومەت لە سات دەی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێجێ بەجێ نابێ ئێمە موچە ئەدەین بە خەڵک ڕێگەمان بن با کاری خۆمان بکەین ئێمە پێداویستی ناو بازاری خۆمان پڕەکەینەوە بە گەنجەکانی خۆمان گەنجەکانمان لە جیاتی دکتۆرە مهندیسە بچێ لە دەرەوە قاپشوات با پرۆژەیەکی هەبێ لێرە کەسێک ئێوە کارگەیەدا بنێ هێشتا نیەتی نێناوە باجی لێسەنن هێشتا نیەتی نەهێناوە مجموعەی ڕسوماتی لێسەنن لەبەر ئەوە ناتوانێ بیکات من پێم باشە چەند جاری کەژۆ پێشنیارم بۆ حکوومەتی هەرێم کردووە بە لیژنەیەک دروستکەین ئەچین بۆ دە وڵات لە پێشکەوتووە بۆ پاشکەوتوو با بزانین ئەوان چۆن ماوەڵە لەگەڵ کەرتی پیشە سازیاکەن کەرتی پیشە سازی ئێمە دوژمنی نەحکوومەتین نەمیلەتین ئەمانوێ باشترین کاڵا و جوانترین کاڵا و کوالەتیترین کاڵا بین بە هاوڵاتیانی خۆمان ئەمانوێ گەنجەکانی خۆمان لە جیاتی ڕابکەن سەری خۆیان هەڵبگرن کە کار بکەن و پرۆژیان هەبێ و لە کارگەکانە کار بکەن ئەم هەموو ڕێگرتنە بۆ هەتا ئیسا حکوومەتی هەرێمی کوردستان تیمێک لیجنەیەک شارەزایەک عەبقەریەک نییە بڵێن کاکە ئەم کەرتە نابێ ئاوا بکرێ بە قوڕە واتە ئەمە هاواری خاوەن کارگەکانە کە بڵێ ئێمە خۆمان ئێستا تیمێکمان دروست کردووە تیمێکی چەند پارێزەرێکی شارەزا بەتوانە هەر کێشەی خاوەن کارگەیەک مامەڵەکەی نەڕۆی لار بەڕێوەبەرایەتیەک ئەو تیمە فلتەری کێشەکەیەکەن ئەگەر یاسایی بێ ئێمە مۆزوعەکە ئەعلانەکەین سەردانیانەکەین هەتاکو جێبەجێ بێ ئەگەر نایاسایی بێ ئەوە نایاساییە ئەم تیمە یاخود لیژنەیەکتان دروست کرۆ بچنە لای لایەنە پەیوەندیدارەکان و بەرپرسانی باڵا بۆی تیانگەێنم کێشانە بەڵێ تا ئێستا دەستمان پێ کردووە 4 سەردانمان کردووە و 15 سەردانی ترمان هەیە زۆر کێشە هەیە ئەگەر چارەسەر نەبێ ئەین بە داواکاری گشتی ئەگەر چارەسەر نەبێ ئەین بە مەترسیەکانی شەخەنە ڕووبۆ خەینە ڕوو ئەگەر چارەسەر نەبێ نایاساییە ئەمەی ئەکرێ بەرامبەر کارگەکان ئەی بینە محکەمەی ئیتیحادی ئەگەر لەوێ چارەسەر نەبێ پێچێت بیبینە دەرەوە یعنی لەسەر ئەمە جارێکی تر بێدەنگ نابین لە هیچ بەڕێوبەرێکی ئەم شارە و شارەکانی تریش قوبوڵ ناکەین کە بە مەزاج مامەڵە لەگەڵ خاوەن کارگەکانە بکە خاوەن کارگەکان سەرمایەکی گەورن خۆیان و عەقڵیەتیان پارەکانیان جارێکی تر سەرمایەکی ترە لەگەڵ ئەوە ئەمانەوێ گەورەترین سەرمایی مرۆیی کە گەنجەکانە ئێمە بیخەینەگەڕ وازمە لەبێن زۆر باشە دوایین پرسیارم سەبارەت بە چالاکیەکانە لە سنووری پارێزگای سلێمانی ئایا چالاکی ئابووری بازرگانی دارایی گەورە دەبینین لەم ساڵدا چالاکی وەکو پێشانگاکان سێ پێشانگا لە ڕێیە بەهۆی ئەم بارودۆخەوە پێشانگا لە جەوێکی زۆر ئارامە ئەکرێت درست وڵاتانی دراوسێ وڵاتانی ترش کە پلاندا ئەنێن کە ئیمڕۆ جەوێکی نائارامی بۆ لە دروست ئەبێت جارێککە بە ئاسانی قەنەعەت ناکات کە بێتەوە. ئێمە پێشانگای کتێبمان کردووە ساڵانە لە 12 وڵاتەوە خۆیان ئامادە ئەکەن کتێب ئامادە ئەکەن ڤیزە وەرەگرن کە ئەم قەلەقیە هەبێت هەموو پێشانگاکان دواکەوت ئێمە وەلەو شەڕمان نەکردووە بەس نزیکین لە شەڕەکە زەربەیەکی گەورەی اقتصادی لە ناوچەکە و بە تایبەتی لە سلێمانی درا. بەڕێز زاران بابان ئەندامی ژووری بازرگانی پیشسازی سلێمانی واروها نوێنەری کارگەکان زۆر سپاس کە بەشدار بووی لەگەڵمان.